کۆتا تەلەفۆنی ئەو بوو کە پێوترا بوو ئاگادار کرابوو کە دەستگیرێکی ئەگەر بیتەوە هەڕەشەی دەستگیرکردنی لەسەرا کە قسەی لەگەڵ مناکەوتی من دێمەوە بۆ کوردستان گوێ نادەمە ئەوەی هەڕەشم لێ کرێ یا دەستگیر ئەکرێم لەبەرەوەی من هیچ لە خۆمدا شک نابم تا نەگەڕێمەوە کوردستان من دێمەوە بۆ کوردستان ئاخر کۆتا تەلەفۆنی لەگەڵ مندا ئەوە بوو وتیر دەنگی نەما ئەوە بوو کە دوایی چوینە بەشی چاوەڕوانی لە فڕۆکەخانی سلێمانی چاوەڕێمان کرد بەڵام هەر نەمان بینی بە هیچ شوێ نەمان بینی یعنی هەر نیان هێنایە بەشی چاوەڕوانێکەش کاتێکمانزانی وتیان براوە لەناو فڕۆکەکەەوە یعنی گرتبیان و بردبیان دوای ئەوە دوو سیارەی جامڕەشی بێڕەقەم بەبەردەم ئێمە یاڕۆشتن بەڕاستی نەمانزانی و لەو سیارانەیە یا لە سیارێکی ئایا یا ئەو بۆت لەسەر تێگانی ئێمە بووە ئەم سیارانە بەبەردەم ئێمە یاڕۆشتون تا ئێستاش هەواڵی نازانین لەکوێ بندکراوە نازانین بە چ مادەیە گیراوە بە چ مادەیە دەستگیر کراوە چکە باوەڕ ناکەم ئەمە دەستگیرکردن نیە ئەمە اختتافە ئەمە فڕاندنە چونکە دەستگیرکردن ڕێسا و یاسای خۆی هەیە بۆ دەستگیرکردن و تا ئێستا دەنگی نییە و ئێمە زۆر قەلەقی تەندروستی ئەوین بەڕاستی چونکە سەرچاوە زۆر یان هەواڵمان پێدەدەن بەڵام هەمووی سەرچاوی ناڕەسمین هیچ سەرچاوێکی ڕسمی تا ئێستا هەواڵی ڕاستی بە ئێمە نەداوە زۆربەی دەستگاکان و فشاریشیان کردووە و هەموو هەتا سەفاری ئەمریکی و ئەندام پەرلەمانەکانی بەریتانیا و زۆربەی زۆری کە هەمووشیان بە بەیاننامە دەریان کردووە و فشارێکی زۆریان کردووە بەس نازانین ئێمە ئەوان چیان جواب بێنەوەی بەڕاستی من ڕەوشی تەندروستی ئەوم زۆر بەلاوە گرنگە جارێکە هیچ شتێکی کەم بەلاوە گرنگ نییە تەنانە هیچ شتێک بەس ئەوەی بزانم لەکوێیە و ڕەوشی تەندروستی چۆنە و پاشانە ئەو شتەکانی کابێت